ناوچەی دژەفڕین دوو ناوچە بوون کە لێشاوی گەورەی پەنابەرانی کورد و شیعە و بەزاندنی سنوورەکانی ئێران و عێراق لەگەڵ سۆزی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە پشت پێکهێنانیانەوە بوون. لە 3 مانگی نیسان و دوای 2 ڕۆژ لە دەستپێکردنی کۆڕە ملیۆنیەکە نوێنەری هەریەک لە ئێران و تورکیا و فەڕەنسا لە نەتۆیە گرتوەکان چەند پەیامێکیان سەبارەت بە دۆخی نالەباری هاوڵاتیانی عێراقی ئاڕاستەی سکرتێری گشتی نەتۆیە گرتوەکان کرد. پەیامەکانی ئەو وڵاتانە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی هەژاند و پاڵی پێوەنا لە 5 نیسانی ساڵی 1990 و دوای تەنها 5 ڕۆژ لە دەستپێکردنی کۆڕە ملیۆنەی مێژوویەکەی گەلی کورد لە باشووری کوردستان بڕیاری ژمارە 680 دەربکات و داوا لە حکوومەتی عێراق بکات سەرکوتکردنی هاوڵاتیانی سیڤیل لە عێراق بەگشتی و کورد بە تایبەتی ڕابگرێت. لە دانیشتێکی بە پەلەی ئەنجومەنی ئاسایشدا بە زۆرینەی 10 دەنگ بەرامبەر 3 دەنگ کە ئەوانش زیمبابوی و کوبا و یەمەن بوون و دژی بڕیارەکە بوون لەگەڵ بێدەنگی 2 ئەندام کە چین و هیندستان بوون بڕیاری 680 پەسەند کرا. هەر بەپێی بڕیارەکە ئەنجومەنی ئاسایش بەهۆی فشارەکانی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنساوە دوو ناوچەی دژەفڕینی لە هێڵی پانی 32 لە باشوور و 36 لە باکووری عێراقدا سەپاند بۆ پاراستنی هاوڵاتیانی کورد و شیعە لە بردومانی فڕۆکە جەنگیەکانی عێراق. ئەنجومەنی ئاسایش داواشی لە سەرجەم ئەندامەکانی کردبوو لە هەوڵەکانی فریاگوزاری لە ناوچە کارەساتبارەکاندا بەشداری بکەن کە سەدان هەزار هاوڵاتی کورد و نەتەوەکانی تر ڕوویان تێکردوون. لەگەڵ ناردنی نێردەیەک بۆ ناوچە کارەساتبارەکان تا راپۆرتێک لەباری مەینەتی دانیشتوانی عێراق بەگشتی و کورد بە تایبەتی ئامادە بکات. ئەمریکا پێداگری کردبوو کە چاودێریکردنی ناوچەکانی دژەفڕین یاسایین و لەسەر بناغی بڕیاری 680 ئەنجومەنی ئاسایشە، بەڵام حکوومەتی عێراقدانی بە شەرعیەتی ناوچەی دژەفڕین نەنا چونکە بە وتەی حکوومەت هەوڵێکە بۆ دابشکردنی عێراق. تەنانەت پاداشتی مادی بۆ هەر عێراقیەک تەرخان کردبوو کە بتوانێت فڕۆکەیەکی ئەمریکی یان بەریتانی یان فەڕەنسی تێک بشکێنێت. لە ساڵی 1996دا فەڕەنسا لێکشایەوە چونکە پێی وابوو ناوچەی دژەفڕین ئامانج لێی مرۆیی نییە. ناوچەی دژەفڕینی هێڵی پانی 36 کە ماوەی 12 ساڵ بەردەوام بوو هەموو ناوچە کوردیەکانی نەگرتبووەوە و سەرکردایەتی کوردیش داوای زۆریان کردبوو تا هێڵی پانی 34 درێژ بکرێتەوە، بەڵام درێژ نەکرایەوە. فڕۆکەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانیشی بنکەی ئەنچەرلیکی تورکیان کردە شوێنێک بۆ چاودێریکردنی ناوچەی دژەفڕینی باکوور. ناوچەی دژەفڕین ڕۆڵی گرنگی لە ئازادکردنەوەی زۆربەی ئەو ناوچانەدا گێڕا کە لە ڕاپەڕیندا ئازادکرابوون. هەروە دواتر کەشێکی ڕەخساند بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و پێکهێنانی حکوومەت و پەرلەمان کە دواتر پێکهێنانی هەرێمێکی بە ناوی هەرێمی کوردستان لێکەوتەوە. کارکردن بە ناوچەی دژەفڕین تا ڕووخاندنی ڕژێمی سەدام لە مانگی نیسانی 2003دا بەردەوام بوو، واتە 12 ساڵی خایاند. دوای ئەو مێژوویش هاوڵاتیانی عێراق بە سەرجەم پێکاتەکانیەوە لە مەترسی مۆتەکەی ئاوارە بوون ڕزگاریان بوو، بەڵام ڕووداوەکانی دواتر وایان کرد جارێکی تر مەینەتی و ئاوارە بوونتیایاندا بە جۆرێکی نوێ دووبارە ببنەوە. کاروان شێخ موحسین NRT